دیێرەبکمان ئێمازانین بۆ ماوەی 5 ڕۆژ وەکو دەستگای میدیای کورسات بە هاوکاری کۆمەڵێک لە ڕێکخراو ئێمە کەمپینی هاوخەمتان ڕامانگیان دڵخۆش بین بۆی کە هاوڵاتیان لە بینای مۆزەخانەی نیشتیمانی ئەم مەسوورەکە هاتن بەدەنگ داواکارەکانی ئێمەوە هاوکارەکانی خۆیان گەیاندە لامان ئەم دیمەنانی کایبینین دیمەنی گەیشتنی ساتی هاوکاریەکانی یان بەشێکی هاوکاریەکانی ئەو کەمپینەیە بۆ باکووری کوردستان چونکە جارە ڕۆژاوای کوردستان ماوە ڕەنگە ئەمەش پرسیار بێ لەلاتان ئەویش بە هەنگاوی تر دەڕات بەڵام ئەمە ساتی گەیشتنە بۆ باکووری کوردستان کە بێگومان لە ناوچەی نورداخ و مەڕەش لەوێ هاوکاریەکان بە یارمەتی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕێکخراوی CDO هاوکاریەکان گەێنرانەوێت کە خۆی دەبینیەوە لە 11 بار هەڵگر و بە پێی زانێرەکانی کورسات کە بێگومان خۆشی تیمی لەم بابەتەدا هەبووە ئەو 11 بار هەڵگرە خۆی دەبینێتەوە لە گەرمکەرەوە ئیتر لە بەتانی بێت لە خێمە بێت لەو بابەتانی کە ئێمە لە کەمپینەکە داوامان کرد لەگەڵ خۆراک ئەو خۆراکانی کە پێویستن بە خێراترین کات بگاتە دەستی ئەو کەسانی کە لێ قەوماو بوون ماڵ و حاڵیان وێران بوو لەگەڵ زەویدا تەخت بوو ئێستا بەشێکیان زیندون و لە چاوەڕوانی هاوکاریە جیهانیەکاندا بێگومان کوردیش وەکو هەر مرۆڤێکی سەر ڕووی ئەم زەمینە هاوکاریەکانی خۆی گەیاندە دەست براکانی لەو بەشەی کوردستان دڵخۆشین کە بەرهەمی ڕەنج و ماندووبوونمان لەو کەمپینەدا ئێستا وردە وردە دەبینینەوە هیوادارین بە خێراترین کات بەشەکانی تر و هاوکارەکانی تریش بگاتە جێگەی مەبەست لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان بێگومان زیاتر دەڕات لەبەرەوەی ئەو بڕێی کە کۆکراوەتەوە زۆر لەم بڕە زیاترە کە ئێوە ئێستا تەنها 11 بار هەڵگریان دەبینن بە هیواین بە خێراترین کات بگات و لەگەڵەوەشدا بڕەپارێک کۆکراوەتەوە کە پارەکە بە خێراتریش دەکات بێگومان لەگەڵ هاوکارەکانە بڕەپارەکانیشدا بەش دەکرێت سەحر تیمی CDO دوێنێ جۆم لێبووم یەکێکان کاکسۆران قسەی بۆ کورسات نیوز کرد لە ستۆدیۆی هەش باسی لەوە کردوتی ئەمەنە دڵخۆش بووم بەوەی کەوتوانە سوپاسی تایبەتیان هەیە بۆ کورد تەبانەمە بە ڤیدیۆ کرا هەوڵ دێن و ڤیدیۆوە بگرین پیشانتان بین لە ڕۆژانی ئایندەدا هاوکارەکان کە گەیشتۆتە دەستیان زۆریان دڵپێ خۆش بووە و تەنانەت باز لەوە کراوتیان ئەڵەی لە دڵ و ناخی ئێمەدا بوون کە زانیانە پێویستمان بەچی بۆ چی گەیشتۆتە دەستمان ئەم هاوکاری ئێمە ئەگەر چەمکێکیشی بێت بۆ ئێمە گرینگەوەکو کورتوانین لە هەر شوێنێکدا کورد پێویستی پێمان بێ مەشتوانین ئەو هاوکاری و هەماهەنگیە هەبێت وەکو هەمیشە لە کۆمپینەکە شاوتمانە ئەمڕۆ لەوانە ڕەنگە سبەی لە خۆمان بکەی شەڵا قەت ئەم بابەتە ڕوونەدا بەڵامە کارێکیش لای خواوە بێت دەبێت شکرانە شکر بین و کاری دەستی خوای گەورەیە کەس ناتوانێت لۆمەیەک بابەتێک ناڕزاییەک دەربڕێ بەڵام کە هاتووشە دەبێت ئێمە قۆڵ هەڵماڵین لە هاوکارەکانمان و کۆکردنەوەی کۆمەک بۆیە ئەوە شتێک وەر پێم خۆش بلێرەوە باسی بکەین دەستخۆش بێگومان چون زۆرێک لە هاوڵاتیان کاتێککە بەشدار ئەبوون لە کەمپینەکە خەمی ئەوەیان بوو لە ئەم ڕۆژانە کە زۆر گرنگە بۆ ئەوان هاوکاریەکان بگا بە دەستیان کە بێگومان ئەم وێرانە پێم وابێ ئەو نیگەرانی لە دڵی بینەرانمان و بەتایبەت و کەسانەی کە هاوکار بوون ڕوانە بێتەوە